کوردیەکەم ئاسای بە ئێستا بە ئینگلیزی بادەیتان ئارێ وەڵا وەکو خێزانێکی مەسیحی پێکاتی جیاواز بەشداری دەنگدانتان کردووە تا چەند کاریگەری هەیە پێکاتەکان بەشداری دەنگدانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکەن طبعا کاریگەری زۆرە تا بتوانن دەنگمان بگاتە لایەکانی یعنی کە مەسئولن ئەو یعنی دەسەڵاتدارن مهمە دەبی هەموو لایەک و هەموو خەڵک بێن بەشداری کەم بۆ دەنگدان ئەوە یعنی لە چەند ساڵ جارێک دەبیتن دەبی حەقی خۆمانە دەبی بێن دەنگ بدەن دەتوانن بۆ دەنگدانە مافەکان و حەق خۆتان بەدەستبێنن طبعا دەبی ئێمە کە چۆن هەل دەبژێنن یعنی ئەو پیاوە بەهۆی ئەوە دەتوانین ئێمە بگەینەوە مافی خۆمان زۆر باشە دەبینم بە خێزانی هاتوون کچەکەت و کوڕەکەشت لەگەڵدان خاتون سلااو لێ دەمێ بە جەنابەت بڵێم گەنجان کەمتر بەشداری دەنگدان دەخنەوەی کە دەبیندرێتن هۆکار چییە بە پێچانەی دەنگ من شێر بالا خۆی لەبیر کرد کوردیەکەم ئاسای بە ئێستا بە ئینگلیزی بادەیتان ئارێ وەڵا گەنجەکانی کە هەست دەکەن کە دەنگیان ناگاتە حکوومەت ئەمەش هاتینەکە بە پێچوانەی گەنجان بە پێچوانەی گەنجانی تکە کە دەنگمان دەگاتەوە بگاتە زۆر باشە بە دەمەیەک لە براکانیشی قسە بکات تۆش پێم بڵێ ڕۆلی گەنجان کاریگەری دەبێت لەسەر ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڵێ بە تەکیدیەوە گەنجەکان ڕۆڵەکی سەرەکییان هەیە لەو هەڵبژاردنە ئێمەش وەکو گەنجانی کوردستان بە دەنجی خۆمان بەشدار دەبین ئینشاڵڵا لەو پرۆسەیە و پرۆسەی دیموکراتی دەبی و بتوانین دەنگەکانی خۆمان بگەینە پەرلەمانی عێراق و بتوانین داواکاریەکانی خۆشمان لە ڕێگای ئەندام پەرلەمانەکان بگەینە حکوومەتی عێراقی بەو شێوەیە بتوانین ئێمەش حەقەکانی خۆمان بەدیبێنین ئینشاءالله و دەنگدانەکی باش دەبی لە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی لە بۆ گەنجانیش کە ئەو گەنجانە بتوانن هەموو حەقەکانی خۆیان بەدیبێنن و بتواننیش مستقبلێکی باش لە خۆیان دروست بکەن ئینشاءالله